هۆڵەکانی خوێندنیان جێهێشتووە و مانگرتن و گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە. خوێندکارانی کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانین هاتوون بۆ بەگژداچوونەوەی بڕیارێکی وەزارەتی خوێندنی باڵا بۆ گواستنەوەی 11 خوێندکار لە زانکۆیەکی ئەهلیەوە بۆ کۆلێجەکەیان. لە پای ئەو هەوڵە ناشرینەی کە دراوە بۆ ئەوەی کە گاڵتەکردن بە شەونخوونی چەند ساڵەی ئێمە بە نەقلکردنی چەند خوێندکارێک لە زانکۆیەکی ئەهلیە بۆ زانکۆیەکی حکومی، داواکاری یەکەم هەڵوەشانەوەی ئەم بڕیارە نایاساییە کە لەلایەن وەزارەتەوە دراوە و حساب بۆ هیچ لایەنێکیکە نەکراوەکو سەرۆکاتی زانکۆ ڕاگرایەتی هەڵبوەشێتەوە بە زووترین کات. دووەمیش دەرکردنی کتابێک هەر لایەن وەزارەتەوە بەڵێنی ئەومان پێبن کە ئەم شتە لە ساڵانی داهاتووترا دووبارە نەبێتەوە. ئەو زانکۆی خوێندکارەکانی لێوە گوازراونەتەوە زانکۆیەکی ئەهلیە و سەر بە وەزارەتی خوێندنی باڵا نییە کە هێنێن زانیوێتی پێشتر ئەنجومەنی کۆلێژ و ئەو لیژنەی خوێندکار وەردەگرێت لە زانکۆی سلێمانی دوو جار وەرگرتنی و 11 خوێندکاریان ڕەت کردوتەوە، بەڵام هەردوو جارەکە بە فەرمانی وەزیری خوێندنی باڵا هەڵوەشاوەتەوە و بڕیاری گواستنەوەیان بۆ دەرکراوە. کردویانە بە شتێکی یاسایی لەسەرەوە. زانکۆی کوردستان ناوەکەی گۆڕاوە بۆ زانکۆی کوردستانی حکومی تایبەت. ئەم زانکۆیەک بەو ناوە لە هیچ شوێنێک نییە، بۆ پارەیان و دەرس خوێندن تایبەتن، بەڵام ئەهلیە یعنی، بەڵام بۆ نەقلکردن و دامەزراندن حکومین. ئەمە لە شوێ هەیە لە چ وڵاتێکە ئەم خەدرە قبوڵەکرێ. ئەوەی ئەم خوێندکارانەی نیگەرانتر کردووە کەمی کۆنمرەی خوێندکارانی زانکۆ ئەهلیەکەیە کە بڕیاری گواستنەوەیان دراوە بۆ زانکۆی سلێمانی. بە جۆرێک کۆنمرەیان لە نێوان 91 بۆ 93ە لە کاتێکدا لە 8 ساڵی ڕابردوو لە کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی کەمترین کۆنمرەی وەرگیرا و 97 بووە. ڕواەتێکی تێدانە لە زانکۆی ئەهلیەوە بۆ زانکۆی حکومی. ئینجا کۆمێتم لەسەر ئەم جامیعەی کوردستان هەولێرە تەنها باڵەخانەیەکە پرۆژەیەکی بازرگانی قازانجی گەورەی لە پشتەوەیە تەنها بۆ ئەمە دروست کراوە. ئینە سەر بە وەزارەتی خوێنی باڵانیە بەو پێش بە زانکۆ بە هیچ جۆرە بە زانکۆ حساب ناکرێت. پێشتر سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بوو، ئێستا سەر بە سەرۆکاتی هەرێمە و هیچ شەخصێکە. لەسەر ئەو پرسەویستمان ڕاگری کۆلێج و بەرپرسانی زانکۆی سلێمانی بدوێنین سەرباری چەندین پەیوەندی بەردەست نەبوون. پەیوەندیمان کرد بە وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵاوە ناوبرا و بیاگایی خۆی لە بابەتەکە نیشاندا. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.